بە گوێرەیەوە ئامارەی لەبەردەست وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە تەنها لە 120 دانیشتوانی هەرێمی کوردستان گوندنشین و لە 180 شارنشینن کامێش کاریگەری دەبێت لەسەر کشتتوکاڵ و ئاژەڵداری و کەمبوونەوەی بەرهەمی جۆراوجۆری ناوخۆ چونکە گوندەکان سەرچاوی کشتتوکاڵ و ئاژەڵدارین. بریکاری وەزارەتی پلاندانانیش دەڵێت سەرقاڵی دانانی پلانێکن بۆ ئەوەی پرۆژەکانی کشتتوکاڵی و پیشەسازی بگەڕێنەوە گوندەکان و شارەدەکان و شارۆچکەکان. ئێمە هەوڵ دەدەین هەر وەک لە بەرنامی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی پێکراوە کە بێت گوندەکان و شارۆچکەکان ئاوادان بکرێتەوەانێ. دائما حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوودا توانیوێتی خزمەت گوزاری بگەێنێتە گوند و شارۆچکە بچووکەکانەوانێ و بەردەوامیش دەبێت لە بەرنامە و توانای خۆیدا کە بتوانێت خزمەت گوزاری بگەێنێتە ئەو هاوڵاتیانی کە لە گوندەکان و لە شارۆچکە بچووکەکاندان لەبەر خاتوێکە کە خزمەت گوزاریان پێگەشت کە هەموو شتێک فراهم بوو لەلایەن ئەوانیش پێویست ناکە بگەڕێن ڕوو لە شارەکان بکەنەوەوانە. ئەمە یەکێکە لە پلانەکانی حکوومەت ئامادەسازیشی بۆ کردو بەس لە بودجەی 2021 یەکێک لە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و استراتیژیەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە دەبێت کە ئێمە بتوانین پرۆژەی بچووک بچووک جێبەجێ بکەین لە گوندەکان و لە قەزا و ناحیەکاندا. وەزارەتی کشتتوکاڵ پێی وایە ئەگەرەوە 120 لە گوندەکان نیشەجێن هەمویان خەریکی کشتتوکاڵ بن بەشی زیاتر لە خۆبژێوی ناوخۆی و بەرهەمیشمان دەبێت. بەڵام ئێستا کێشەکە ئەوەیە کەمتر خەڵک خەریکی کشتتوکاڵە. کوتەبێژی وەزارەتی کشتتوکاڵیش دەڵێت لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان سەرقاڵی پلانێکن بۆ گرنگیدانی زیاتر بە کەرتی کشتتوکاڵ لە گوندەکان. ئەو لە 120 کە باس دەکرێت لە گوندەکانە لە دەرەوەی گوندەکان خەریکی کاری کشتتوکاڵی بن زۆر ئاساییە دەتوانێت بەشی پێداویستی لە 180کەش و زیاتریش لەوە بۆ هەناردەکردن بنێرێتە دەرەوە. ئەمێنێتەوە سەر ئەوەی کە چەند پێداویستیەکانی کشتتوکاڵکردن لە ڕووی تەکنەلۆجیا لە ڕووی تەکنیکی نوێ لە ڕووی پاڵپشتیکردن لە ڕووی دانانی سیاسەتێک بۆ بە بازارکردن بۆ پاراستنی بەرهەمی ناوخۆ هەمووی ئەمێنێتەوە سەرەوە. دەستەی ئاماری هەرێمی کوردستان بڵاوی کردوتەوە بۆ ساڵی 2020 کە ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان 6,171,083 کەسە و لەو ژمارەیەش 5,022,000 کەس کە دانیشتووی هەرێمی کوردستان لە شارۆچکە و شارەکان دەژین و تەنها 1,48,000 کەس لە گوندەکان دەژین. ئێستا وەزارەتی کشتتوکاڵ و پلاندانان و دەستەی وەبەرهێنان و پیشەسازی و گەشت و گوزار سەرقاڵی پلانێکن تا پرۆژەکانی کشتتوکاڵی و پیشەسازی و گەشت و گوزار ببەنەوە گوند و شارۆچکە بچووکەکان بامانجی گرنگیدانی زیاتر بە کەرتی کشتتوکاڵ و زیادکردنی بەرهەمی ناوخۆ. ڕێناس عەلی، کوردستان 24 هەولێر.